بەڕێزان سڵاوتان لەبێت لە ساڵی 1964دا ئەنشقاق و ململانەی فکری و سیاسی بە تەواوی کەوتە نێوان ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان و لە ئەنجامدا جیاببوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتی لێکەوتەوە و لە ساڵی 1966دا مفاوەزات و گفتوگۆ و دانوستان لە نێوان باڵی جەلالی و حکوومەتی عراقیدا دەستی پێکرد و شەڕی نێوان جەلالی و ملایی هەڵگیرسا. هەروەها لە 11 ئازاری ساڵی 1970دا ڕێکەوتنامەی یاخود بەیاننامەی نێوان حکوومەت و شۆڕژ ئیمزاکرا و پاش چەندین جەولەی گفتوگۆ دیسانەوە شەڕ و پێکدادان لە نێوان حکوومەتی ئەو کاتی عراقی و شۆڕژدا دەستی پێکردەوە. ئایزان بۆ قسەکردن لەسەر شەڕ و ململانەی ئەو کاتی باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی و ناوەڕۆشی بەیاننامەی 11 ئازاری 1970 و ئەو ڕێکەوتنەی نێوان حکوومەت و شۆڕژ کە ئومێد و هیوایەکی کورتخایەنی ئۆتۆنۆمی لێکەوتەوە و تەواوی ئەو ڕووداوانەی ساڵانی 60 هەفتاکانی سەدی ڕابردوو و تەواوکردنی تەوەرەکانی ئەڵلقەی پێشوو لە ئەڵلقەی دووەم بەرنامەکەمانە بەردەوامی لەگەڵ بەڕێز مامۆستا بێستون عەلی کەریم ناسرا و بە مەلا بێستون یاریدەری پرۆفیسۆر لە زانکۆی سلێمانی و پێشمەرگە و کادری دێرینی باڵی مەکتەبی سیاسی شۆڕشی ئەیلول. مامۆستا گیان دووبارە بەخێر بیت بۆ بەرنامەی ڕووداوەکەم. مامۆستا گیان بەر لەوەی بگەڕێنەوە بۆ ساڵی 1964 و جیاببوونەوەی باڵی مەکتەبی سیاسی و ئینشقاقی نێڕووزەکانی پارتی دیموکرات پێم خۆشە تەوەرەکانی پێشووتر تەواو بکەین کە لە بەرنامەی لە ئەڵلقەی یەکەمی بەرنامەکەمانە لەسەر سیاست و هەڵسەنگانی سیاسەتی عەبدولکەریم قاسم بەرامبەر بە کورد لەو ڕۆژگارەیە وەستاین. ئەمەوێ پرسم کە ئەکرەمی ساڵحی ڕەشە لە دیدارێکی ڕۆژنامەوانیە ئەڵێ ئەگەر ئەو وەڵامی ئەو نامانە دوانە کەوتایە و کورد حرەکەی چەکداری و سیاست و شۆڕشی نەکردایە ئەوە عەبدولکەریم قاسم ئامادە بوو کە مافی کورد بدا و پەیوەندی کورد و قاسم تێک نەچوو. بە بۆچوونی تۆ ئەم بۆچوونەی کاگ ئەکرەمی ساڵحی ڕەشە چەند لە جێگەی خۆیدایە و چەند ڕاستە؟ بەڵێ قوربان نەخێرکە ئەکرەم ئەڵێ عەبدولکەریم قاسم بەهۆی ڕاگزگەمەوە کە ڕئیسی ئیتیحادی جەمعیاتی فەلاحی بوو طبعا ئەو هەتا نووسی بووشی لە حزبی وەتەنی دیموکراتیە وەتەنی تەقەدومی بوو چونکە وەتەنی دیموکراتی بوو بە دوو بەشەوە بەشێکیان پیانە حزبی وەتەنی تەقەدومی کە محەممەد حەدید ڕئیسی حزبەکەیان بوو ئەو کاتە ڕئیسی کۆمەڵەی جوتیارانی عێراقی بوو گوایە دوو نامەهێناوە ئەوە لە 63 یعنی سەرەتایی 63 کە هێنایەتی لێرە بۆ خزمەت شێخ لەتیفی گەورە ئەویش بەواسطەی وازم شێخ بابەتار کە خواتەمە درێژی کارماوە شێخ بابەتار گوایە بەواسطەی ئەوە یەکیان بۆ بەزانی ڕەحمەتی بۆ سەر بەزاری ڕەحمەتی بووە ئەویشان بۆ مامۆستا برای مەحمێد بۆ یەکیان گوایە وەڵامەکەی ئەو داوای لەو ناماناوی سویتی کە بڵێن لە کورد نزیک بێتەوە و وتی وێش کات و ئەم بابەتانە بەڵام کە جوابەکانە نادوێتەوە عەلی حەمدی ڕەحمەتی کە مەسئولی لقی 4 بۆ کاتە ئەو دوای خسە و کودەتاکەی بەسەر هاتووە. من لە وەڵامما کە وەڵام عەرزم کرد قوربان عەبدولکەریم قاسم هەتا وەکو نزیکی 25/1/63 بەردەوام بوو لە شەڕکردن لەگەڵ کووردا یعنی هەتاکو هجوومی کرا لە ئەزمر هێرشێکی هێنا لە 20 بوو کە چوارتا بگرێ و لەو هجووما لەو هێرشا شکان لەشکرەکەی شکانی توانی بچێتە چواتەوەمانە و طبعا لە 25/1 پێش ڕەمەزانی ئەو ساڵە بەر 25/26 کەوت لەو کاتە بەیانێکی دەرکرد بەیانەکەی چی بوو عەفو بوو عەفوێکی دەرکرد بۆ کورد کەوا چەک دابنێن بێن تەسلیم بن و عسکەریە هێرش نەکە بە شەرتێ ئەوان هجووم نەکە لەسەر عسکەر و ئەمانە و طبعا ماوەی چ ڕۆژی دانایی کە بڵێن ڕەمەزان و بەواسطەی ڕەمەزان و جەژنیشەوە ئەوەشی بچێتە سەر و ئەمانە ئەوترێ من بیستم چونکە لەو کاتا من پێشمەرگە بووم جەریدەی مەبدەئی داوسایق کە حزبێکی کارتۆنی هەبوو بەناوی حزبی شووی عێراقیەوەی داوسایق ئەو کاتە بە هەفتانە دەرەچوو وابزانم ماوەی وەستا و ماوەی دەرەچوانە وتیان لە هاتووە جەریدەیەکی و لە سلێمانی من دانێکیان بۆ هێناین بۆ دەرەوە نووسی بوویکەوە نیازی زەعیم هەیە لەگەڵ کووردا بکوێتەوە توێش نامەکان من دوایی بیستم کە نێرا و بەڵام هەتا وەڵام درایەوە کودەتاکەی بەسەر هاتە کودەتاکەی
هەشتی شوبات بەڵێ ئەوێشی شوباتی بەسەر هاتووەمانە یعنی ئەوە نەبوو بڵێ مامۆستا عەلی حەمدی ڕەحمەتی شاردبێتەوە یا وەڵامی نابێت و ئەم بابەتانە ینی هەتا ئەو وەڵامی ئەو نامان تا گەشت بەوان وەڵام درا کورداکی بەسەر هاتووەمانە و عەبدولکەریم قاسم یعنی باوەڕ ناکەم نازانێت کە نامەی ناردبێ لەو نامانە وسوێتی شتێ بکەنەوەمانە من ڕەنگە لەو ئەخیانە هەستێکی کردبوو چونکە من برادێکم وەختی خۆی لە محکەمەی شەرعی بەغا لە هەفتاکانە لە بەغا لەوێ من کاتزەتی قازی بەغا بووم قازی ئەوەڵ برادێکم ناوی عەبدوڕەحیم بوو ئەیوە من خزمی جلال جعفەر القادی خۆ شووعی بوو ئەو کاتە حزبی شووعی لە جەبها بوو من بەحسەکەم ساڵی هەفتا حوتوانە عەبدوڕەحیم طبعا خۆی ڕێز ملاحزین بوو لە شووعی شازم گەرەوە بەس فەقیرە وەزیفەکەی هیچ نەبوو کراوە بە ئەمین سندوق ئەمین مەخزن لە لای ئێمە لە محکەمە برادری ما خۆش بوو ئەو باسی کرد وتی جلال ئەوقاتی بەڕەحمە بێ کە طبعا لە کورداکەی شوباتە یەکەم کەس بوو کە شەهیدیا کرد قایدی قۆی جەوی بوو جلال جعفەر القادی ئەچێتە رووسیا گوایە لەوێ پێڵێن ئەڵێن بە عەبدولکەریم بڵێ لەگەڵ کووردا ڕێنەکەوێ ئێمە چەکی ناینێ چون شەکی عێراقی ئەتیمادی لەسەر رووسیا بوو ئەو شتێکی وای باسکەوتی کە جلال قاداتەوە بە عەبدولکەریمی وتووە کە شتێکی وا مەسەلا بڵین لەگەڵ کووردا هەوڵ با کڕێ بکەی و ئەم بابەتانە ئیتر یعنی لەو سەروهینە ئیمکانە عەبدولکەریم مەسەلا نیازێکی بووە بەڵام فریا نەکەوت ینی کورداکەی بەسەر هات هەشتی شوباتوانە بەڵێ مامۆستا بێستون بەڵێ دەوترێت دوای ئەوەی کە قاسم پشت لە کوردەکە و بەتایبەت دۆستایەتی لەگەڵ مەلا مستەفا تێکەچێەوە ئەو خان و کۆشکەی کە پێیاوە لێ ئەسێنێتەوە ئۆتۆمبیلەکەی لێ ئەسێنێتەوە ناوێت چاوی پێ بکەوێت لە بەغا دوای ئەوەی کە لە سۆڤێت ئەگەڕێتەوە ئیدی خوا لێ خۆشم مەلا مستەفا ناچارە بێت کە بەغا بەجێ بێڵم کەڕێتەوە بە کوردستان و شۆڕشی ئەیلول ڕابگەێنێ بەر لەوەی بچینە سەر 1960 و هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول ئەمەوێ بپرسم کە لە 61 یەکەمین حرەکەی چەکداری دەوترێت حرەکەیەکی چەکداری وستنەوەیکی چەکداری ڕوبەڕووی سوپای عێراق بنەوە دەربەندی بازیان ئەو حرەکەی شێ بوون و چێ بوون سەرپەرشتی ئەو سوودەوەیان کرد خۆی جوڵانەوەکە واقعەن جوڵانەوەیەکی مەشبوه بوو ینی بین سەر حەقەت ئەو عەشایرانی کە هەبوون ئاغاکان کام ئاغا مەسەلا بڵین عەشایری پشدەر بەڵێ عەشایری ئاکوان مەسەلا بڵین بڵباسیەکان ئەرزی بە خزمەت دەکەم لای ئێمە مەسەلا بڵین عشرەتی میراڵی و سمال و زێری و ئەم بابەتان بڵین جاف ئەو ڕێز عەشایر و شتانە بەگشتی زۆری بەعزێکیان تەمان لەسەر قانونی ئیسلاحی زراعی هەتا عەباسی مەمەنداغاوە بۆ عاجز بوو خەریب بچێ بۆ ئێران بعضێ چونکە ئیسلاحی زراعی واقعەن پارتی لەوە بڵین ڕێیشی هەبوو ئەو قانونە کە دەرچوو کوردستان زۆری شاخ و داخە ئەو حەق نییە لە کوردستانە بەو شێوەیە کە لە جنوبا تەطبیقەکرێ لە کوردستانیشە تەطبیق بکرێ ئەمانە بەعزێکیش هەرە جومەرەش خەڵق مەسەلا بڵین زۆر بە ناشرینی جوڵانەوە وای کرد بعضێ ئاغا هەتا قسمێکیان چوونە ئێران و دەستی ئێرانیشی هەرتیا هەبوو بۆ هاندانیان و ئەمانە لەو کاتانە ئیتر ئەو تەجەموعەکە کرا تەجەموع عەشایری و ئەمانە بەڵام پارتیش لەو وەزعای ئەو کاتە تەمان جنابی مەلاسای ڕەحمەتیش کە بڵێن عەبدولکەریم قاسم کە لوتی یەکرد لە مای سیای ترهینی بەجێهێشت بەغای بەجێهێشت گەڕایەوە بۆ بەرزان ئەو عەشرەتانەی کە نەیاریان بوو چەگاری کردن و دژی ئەوانی وەستان و ئەم بابەتانە لەو کاتانە یعنی بڵین ئەگەر حرەکەی ئەوان حرەکەیەکی مەسەلا بڵین گومان لێکراویش بێ بەڵام بەنسبەت کوردەوە عەبدولکەریمی سیاسەتەکە هەر چەوت بوو یعنی لەو کاتە ئەرزی بە خزمەت دەکەم مجموعی تەجەموعێک کرا تا حاجی ئیبراهیم وان بە سیارە ئەو بوو ئۆتۆمبیلێکی زۆر لەم سلەیمانی و ڕۆشن چوونە بەس حاجی ئیبراهیم چەرمەگایە بەڵێ ئەمیشی تیا بوو یعنی چ بڵاغاکان بڵین کە خاڵوانی من چووە تەرپی سەفا لە تەرپی سەفا لەوێ لە ماڵی حاجی مستەفای تەرپی سەفا کوبرێکیان مامجەلات چوو قسەی بۆ کردن بۆ ئەو عەشایر و شتا چ مامجەلات ئەمر قەبزی بۆ دەرچوو بوو قەبزی بۆ دەرچووانە قسەی بۆ کردن کەوا هیچ نەکەن پەلاماری حکومەتدان ئێمەمانەیە بە وتوێژ بە قسەکردن بەمانەیە لەگەڵ حکومەتە پێک بینوانە شێ بەڕاستی مامۆستا برایی و بەعزێ لە ئەندامانی مەکتەبی سیاسی ئەو کاتێوە نیە ئێمە پەلاماری حکومەت بین و شەڕکەین و ئەم بابەتانە پەیوەندیەک ببوورە هیچ پەیوەندیەک هەبوو لەو ڕۆژگارەیە بە ئەم حرەکەی دەربەنی بازیان و شۆڕشی ئەیلولەوە نەخۆ شۆڕشەکە لەوە نانا شۆڕشی ئەیلول کە لە یانزەی هینا حکومەتی هێرشەکەی هێنا یانزەی ئەیلولە خۆی چی بوو بڵێن بەعزێ لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی و مەکتەبی سیاسی پارتی بوون تقریبا دوو بەش بوون مام جەلال و بەڕەحمە بێ کاعومر دەبابە و بەڕەحمە بێ مەلا ماتۆڕ و ئەمانە کەیفیان بەوە ئاهات کەوا پشتی معنی ئەم عەشایرە لەگەڵا بن و پارتی بەسەری ئازار بێ بیکا بە شۆڕش زدی حکمی عەبدولکەریم قاسم
و بەعزێک ئەڵێن وە مەلام سەفای ڕەحمەتیش حەزی کردووە چووی عەباساغای خۆشەویست عەباساغا ئەمر قەبزیە بوشتیە بوانە حەزی کردووە کە هانی یاون وەلو خۆی بەهینی ئاشکرایی گوم پێم خۆش نییە هیچ بکرێوەمانە ئەڵێن بەعزێکەوە ئەویش هانی یاون لە ژێرەوە کە شتکەن و تەجەموعاتکەن و ئەم بابەتانە کەواتە ئەم بزوتنەوە چەکداریەی دەربەندی بازیان بزوتنەوەیشی ناڕێکخراوە بوو ینی بازیان نەبوو تەجەموعەکە تقریبا ماونیوێک لە پێشینا لە پێشی 11 نوێ لە مانگی 8ەوە کۆمەڵ بنوەرەداری عشرەتی پشدەر و منتیقەی پشدەر و ئاکۆیان وانە حەل لە ڕێی کۆیە و هەولێرەوە گرتبیان هەتا ڕێی خەلەکان و تاش ڕێی ڕانیەوەمانە لەوێ سەر جادەکان قوربان وەکو سەیرانی شەگاریانە بێتە خۆ ئەمی چەکی چەپرەکوانەش بوو کەمی تیا بوو چەکی چاکی بێ ئەمی چەکە قۆراخر بوو مەسەلا هۆڵەندە بوو هەوا بڕ تاپڕی پێ بوو بێت ئەم بابەتانە ئەنج عەرزەکەم لەوێ مەسەلا چاڵیان لە حیوان سەر ئەبڕا ئەمەی ئێمە مەسەلا بڵێن لا ئێمە بە میراڵی و بە قەرەوەیسی و بە کۆمەی و سمال و زێری و ئەمجا بەعزێک بڵێن لە جاف عاشەتی چۆغاسمالیوانە ئەوان لە منتیقەی دەربەنی بازیان بوو ئەمجا لە منتیقەی دەربەنی خانیش هەر کۆمەڵ هەبوو کۆمەڵی حەمەڕەشی خان و جافەکان و بەگزاکانی بەعزێک لە بەگزای هەڵەبجەوانە هەتاکو چەگاری شەعولکەریمی کربشنش بە ڕەحمەبی وشی تیا بوو لەوێ هەبووەمانە ئەمە پێش یعنی بڵێن تقریبا مەسافەیەک دەوامی کرد ئەم هینە بەنەوبەداری هەر کەسە چکی بووە ئەنگوی بچن بۆ ئەوێ بۆ لەوێ لەسەر جادە بن حکومەت گوێی نادا ئەمە جوان نادا هیچ شتێ بەسەر جادەکان ئەو چەگاراتە دیاری بوون لەسەر جادەکان ومانە ئەمە لە مانگی 8ەوە خانی لە بیرم ێ من لە 3 نوێ بوو 3 نوێی 61 من لە خزمەت خاڵە حاجی برایمە ئەو کاتە چوین بۆ خەلەکان لەوێ وتیان متصرفی سلێمانی ئەو محافظ پێیان مصرف عەبدولهادی صالح مختار هەبوو کابرایکی نەتەوەپەرستیش بوو ئەو مصرف بوو وتیان یێت ئەوێ بزانێ مەطالیب ئەم خەڵقە چییە جوابیان نادوێمە کە چوین ئەو ڕۆژە لە بیرمێ 3 ڕۆژی یەکشەمە بووەمانە لەوێ لە منتیقەی خەلەکانە و ناوچەی بەزەن لە چاخانەیە بوو لەوان لەوێ کۆمەڵ بوو عەباسی مەمەنداغا و لەگەڵ هینا لەگەڵ شێخ حسێنی بۆسیێرا بەڕەحمە بن ئەم دوانە نوێنەر بوون بۆ قسەکردن عەبدولهادی صالح المختار کە مصرف بوو چی لەگەڵ عەقید محمود خەفاف ئامر حامی سلێمانی بوو ئەوسا سلێمانی فەوجی عەسکەری و پیانە و حامیە عەقید محمود هیری بۆ کرد تەرجەمەی بۆ کرد وتی داخوازی و شتان چییە ئەوان داخوازیەکان چڵ کردو لە پێش 6 نقطە لە 3 نقطە وتیان ئەمانەوە ئیسلاحی زراعی نەکرێ لەم هینە یا تەئجیل کرێ دوونم هەڵگیرێ دوونم هەبوو بۆ توتنەوەوانە هەڵگیرێ ئەمجا بەروبوومەکانمان باجی زۆر نەخرێتە سەر یەک دوو داخوازی باشانە بوو داخوازەکان ئەو بووکەوە ئەو خەڵقی سجنە ئەو خەڵقی کەوا سجنە و ئەمر قەبزانەیە مانەی کە ئەمر قەبزیان بۆ دەچووە وازیان لێ بهێنرێ سج و شتەکان بەرڵا بکرێن ئەمە شەی باش و حاجی برایمی بەڕەحمە بێ وتی کاکە ئەوە مەطالیب نییە داوای مادە 3 بکەن حاجی برایمی بەڕەحمە بێ هاواری کەوتی کاکە ئەوە مەطالیب نییە مادە 3 دەستور ئەوە گرنگە حاڵی بووی لەوێ بەڕەحمە بێ عومەر دەبابە لەوێ بوو عومەر دەبابە لە سجن ڕای کرد بوو سجن بوو ڕای کرد بووەمانە هاتووە ناو عەشارە لەوێ بوو ئەمە دەبابە هەستا تەمەنجلی کوردی لە بەرابوو بە عەرەبیەکی جوان پێی وتی سیادة المصرف هذه مو مطالب الشعب الكردي وتي انت منو بيي ودوتي تو شيت مصرف هنا هليا محمد خفافتي وتي هذا الاستاذ عمر دبابه من اهالي كركوك عضو المكتب السياسي للحزب الديمقراطي الكردستاني وتي اني ما احكي وياك انت روح احكي ويا مصرف كركوك اني احكي ويا السليمانيه يعني مصرف السليمانيه ما عندي بحساب او بيني بكركوك هنا وتي ما عندي علاقه جوابي نهايه الروي وتي اما طالبان من بو الزعيم عبد الكريم ووعد به جێبەجێینەکان من نایەوە مصرفی ڕاستی شی دەکرد تا سیانزەی 5 مایەوە مصرفی زۆر باشە اینجا یانزەینەوە قوربان ئەوە بوو هجوومەکە کە لە پێشەوە تارە بەیانی فرەیە کە ئەبێ جێژ ئەوێ حرەکە بکە ڕێگای بۆ بکەنەوە و ئەگەر ڕێ لێ بگرن تەقەتان لێکە ئێتە قوربان کە هێرشەکە هات خوارەوە لە شیوەسو لای ئێمە لە منتیقەی دەربەری بازیان لەوێ بەڕەحمە بێ حاجی مەجید ڕۆستەم کە برای حاجی برایم بوو و برای چۆخاسمایی تەلان کاکە حەمید شەهید کە لەوێ شەهید کراوەمانە حسێن بەجی ئیسماعیل وزێری وازم چوار کە شەهید کران من ئەو سیانم ئەو دوانم لە بیریۆمانە لەوێ شەڕێکی باشیان کرا سیلتفانگە لە شیوەسوود شووریکی هینە مەسەلا بڵێن دی و دڕوانەیە ئێمە مەسەلا بەڕەحمە بێ حاجی برایمان تەبعاً تۆزێ بڵێن قورس بوو لای چۆخاسمان ئەوان هەر لەسەر شاخەکە بوون ئێتر خەڵکەکە ڕای کرد خەڵکی نێزین کارە خەسفی کردوانە لە ڕێی خەلەکان وانەوە زەمزەلامی بریار بوو لە منتیقەی ئەوە هەر هەمووی هەتاکو چێتە ڕانیە جێژ ڕۆی گرتی لێ دەربەنی خانی زەلامێک وازانم شەهید بوو یەکیش بریار بوو لەوێش هەر عینە شت ئەتر تەجەموعەکە نەما
يعني هەڵوەشایە ئەومانە ئەوە بوو بەرزان طبعا مەلانسای بەرزایی قسەی قسە بڕێ مامجللا سەرێکی لیا بوو لە مەلانسای ڕەحمەتیوانە وتبی ئەگەر پەلاماریانە اینجا تەقە بکەن مەیکەن ئەوە بوو ئەوێ هیچی تیانە بوو تا 16 مانگ عەبدولکەریم بە تارەلیان بەرزانیە وای کرد کە مەلاسفەش ڕەحمەبی ئەویش بکوێتە هینەوە زۆر باشە مامۆستا بێسوون من ئەمەوێ بچمەوە 11 ئەیلولی 1960 شۆڕشی ئەیلول دەست پێکە کە شۆڕشی دووەمی بارزانیەکانەوە بە شۆڕشی ئەیلول ناوزەت کراوە ئەگەر بکرێت باز لە چۆنێتی سەرهەڵدانی ئەم شۆڕشە شۆڕشەکە قوربانکو عەرزم کردی من باسی ئەوم بۆ کردی وتم کەوا دوای ئەو تەجەموع شتە کە بڵاوی لێکرد کوردی بڵین بەڵام خەڵقەکە عەشایرەکە مەسەلا مانەوە مەسەلا بڵین مەلاسای بەرزانی پاس 3 ڕۆژ کە هجووم کرا سەری ئەوانە ئەو بوو ئەو لەگەڵ جەماعەتێکا شێغامە حەزی نەکرد کە هین بێ مەسەلا بڵین شەڕ لەگەڵ حکومەتاکەوە بەڵێ شێخ ئەحمەد وەکو باسییان کرد ئەو بەرەو لای حدودی لای زاخۆ ئەوانەش و قسەیە کراوتیان گوایە داوای کردووە کە وەکو لاجی لە سووریا وەربگرێ بەس من بە عەقڵمان ناچێ پیاوی وەکو بەلاسفای ڕەحمەتی ئەو داوای ئەوە بکە نازانم بەڵام لە منتیقەی بڵێن بەرواری بالا و ئەو ناوچانە بەڕاستی خەڵقی ئەو ناوە ینی بەرا قارەبانێتێکیان نوان خەڵقێکی زۆر لەگەڵ مناسبە مەسەلا بەچەکە و لەگەڵ یابرووانە یعنی لەوێ توانیان لە منتیقەی بادینانە ئەتر ئەوە بوو مەسەلا هەتاکو وازم فەوجی عسکەریان شکان لە زاویەتە گیرە منتیقەی سەسەن گیرە یعنی لەوێ بەڕاستی توانیان کە بیکەن بە شۆڕشی چاکوانە لە ناوچەی لای خۆشمان منتیقەی شاورایەتی دۆڵی شاورایەتی بازاغاوان لەوێ بوون لە مانگی 12 مەکتەبی سیاسی پارتی کۆبوونەوەییان کرد لە ئاوەڵان لەوێ بڕیاری شۆڕشیانە ئیتر شۆڕشەکان ناونا شۆڕشی ئەیلول و پارتی هەوڵیا کەوا لە بڵێن مۆرچێکی عەشایری دەری بکا بیکا بەهینێکی شۆڕشێکی نیشتیمانی مەسەلا بڵێن مۆرچی حیزبایەتی بەسەر بێ کە پارتی خۆی قیادەیکا ئەم بابەتانە ئیتر لەوە شۆڕشەکان ناونا شۆڕشی ئەیلول بە ناوی کە لە 11 نەوە دەستی پێ کردووە وەلا ماوەیە کە عەبدولکەریم قاسم لە ئیزاعا باسی کرد وتی تەواو حەرەکەکان تەواو بوو ئەمانە و هەتا قسەیان وتیان ئەوسا گوتیان مەلاسفا لە حدودی هین کوژراوە و لە حدودی تورکیا و ئەمانە و ئاشتێکی وایەکی واشان کە لە ئیزاعا شایعێکی وان بڵاو کردەوە شایعێکی واشان بڵاو کردەوە باشە مامۆستا بێسوون دەوترێت عەبدولکەریم قاسم هەوڵی تیرۆرکردن و کوشتنی خوا لێ خۆشبوون بەلام سەفایەوە لە ڕێگەی حەسەن عەبوودۆ ئەو هەوڵە چۆن بوو بەڵێ ئەمە قوربان خۆی واقعەن من وەکو بۆم باس کردی حزبی شووعی ئەگەر بڵێن لە ناحیەی تۆزێ سەلبی بوون طبعاً بە حکمی ئەوەی کەوا حرەکەکە بەنسبەت ئەو ئاغانەوە کەوا حەسابن بە جوڵانەوەکە حرەکەی بە حرەکەیەکی کۆنەپەرستی ئەبینی لە پێشا و بەتیبارکردنەوە دەستی ئێرانشی تایە و ئەمانە و دەستی ئینگلیزی تایە ئەمە لە لیوای سلێمانی وابوون بەڵام لە لیوای هەولێرە لە بیرم شۆ لیوای هەولێر لە هەولێرە زووتر کە هین کوژرا سدیق میران لە مانگی دووە کاوانیەکان لەگەڵ شەمسەدین موفتی و مەلاماتۆر وانە هەزوو لەوێ لە منتیقەی سەفینوانە تەرجەموعیان هەبوو لە پێشەشمان لە پێشمانینەوە ئەمجا لە پاژەوە عەریف سلەیمان وان کە عەریف سلەیمانی شێخ محەممەد کە لەم بەینا پار بوو وەفاتی ئەمری خوای کردوانە ئەو عەریفی شورتە بوو طبعاً ئەو لەگەڵ مەجموعەیەکە خەریب نەقل بوون ئەوانیش مەجموعەی پۆلیسیان بەس چوون لەگەڵیان نابوون ئەوانە لەوێ ئەو تابعی نەبوو یعنی هەتاکو حزبی شووعی لە منتیقەی هەولێر ئەو جوڵانەوەی بە جوڵانەوەیکی پێشکەوتوخواز ئەبینی وەکو دەستوری ئەملا نەبوو ئەمانە ئەزی بەخزمە دەکەم ئەفسەرە گەورەکانی حزبی شووعی من بیستم ئەو کارەیە بۆ منی جێراوەتی جەلال ئەوقاتی سەر بە شووعی بوو کە قائیدی قۆی ژەوی بووتی ڕازی نەبووتی من یەک تارە نانێرم بۆ سەرین بۆ سەر کورد یەک تارە من لە من دەچێت عەبدولکەریم هەستا لە کەرکووک چی کرد بە ئەمری قائیدی جەوی هەردان تکریتی لە کەرکووک لە مووسڵ حسێن حەیاوی تکریتی بوو لە حەبانی عارف عەبدوڕەزاق کە ئەمانە هەموویان دوژمنی کورد ئەوان تاریانە لە کوردیانە دەبزانە مەسەلا ئەمجا حەسەن عەبوود وابزانم خۆی ئامر موقعی مووسڵ بوو طبعاً ئامر لیوای 11 پێوە لە موقعی مووسڵ حەسەن عەبوود پەیوەندی بە حزبی شووعی هەبوو و طبعاً لە هینیشە لە کاتێکا کە جێی شۆ بەرزان لە مێرگە سوور ئەو مقدم وهابیە لوقمانی کوڕی مەلاسای گرت سژنێ گرتی بەدیری بڵێ بەغا حەسەن عەبوود بعضێ لە چەگارەکانی نارەکانی عەشایرەکانی وەزەم زێباریەکانی ویستیان تاڵان و شتکەن پێی دەمانچی خەڵک کێشاوتی هەچ کەسێک بێوێت تعدا لە یەک کەس بکاوتی مێشێ هین مەخوار و نەیشت حەسەن عەبوود موقفێکی پیاوانەی هەبوو دۆستی کورد بوو حزبی شووعی وازانم من طبعاً ئەوەی کە بیستم عەریف سەعیەکە بوو عەریف سەعی خوافی کە ئاغژلەری و ئەوسا لە دەرەوە پێشمەرگە بوو برادەر بووین
عرف سعيد وجه رام زۆر لەگەڵ حەسەن عەبوو دابووتی کە دوای ئەوەی کە عەبدولکەریم قاسم تەجمیدی کرد و خسێ عودەی ئیدارە و ئەمانە وتی ئەبوو سەمیریان پێ وتی کوڕەکەی لای سەمیر زۆر لەگەڵی بوو دۆسایەتی وتی من سەرم لێە وتی زۆر عاجز بوو باسی بۆ کردم وتی من حەزم کرد نامەیەکم نار بۆ بەرزانی ڕەحمەتی بۆ جەنابی ملاسوار کاغزەکەم بۆ نار بە واستەی مەترانێکی قەشەیەکی گاورەوە کە بتم ئێمە تۆ مەسەلا یەکێ بوو لە دۆستەکانی عەبدولکەریم قاسم مەسەلا بڵێن چاکەیەکی بۆ بەسەری ئێوە هاتونەتەوە ئێوە پارێزەری جمهوریەت بوون ئێستا ئەمە جوان نییە مەسەلا بەرامبەر بە جمهوریەتی عێراق بکرێت بەرامبەر بە عەبدولکەریم حەز دەکەم کە تەساڵح بێ من لەبەی نابم بارزانی ڕەحمەتی جوابی داوتی من زۆرم پێخۆشە چاوم پێ بکەوێ و ئامادەم چی بڵێ من لەگەڵا توێژی خۆم بکەین طبعا لێ من وتی حەسەن عەبوو وتی من عەبدولکەریم قاسم بە واستەی قایدی فقی دووە محەممەد عەبدوڕەزاق ئاگادار کرد ئەویش ڕێزەکان جێش کە ئەحمەد ساڵح عەبدی بوو ئەویش ئاگادار کرد وانە بە زەعیمیان وتبوو زەعیمەتی قەی ناکە با بچێ شوێ شاریان دەربەنجاوێتە بەزمەلان سوە پیاوێکی عاقڵ و تێگەشتە بوو حەزەری کردبوو شوێنەکەی گۆڕی بوو وتی کە چوین وتی بۆی گەڕامەوە زۆر خۆشە بۆ گەرمەوە وتی من تەماگە خۆما وتی هینم برد ئەمزانی بازاری ڕەحمەتی جگەرە خۆرە جگەرەم برد سابوونم برد کە پێویستە بۆ ئەوان بازی وێشم برد لە سیارەیەەکە ئەڵێ تەماشاکەم دوو تارەیە بەسەرمانە لە دووەک دەرچوم لە دووەک دەوسە قەزا بدووەک ئەڵێ تارە بەسەرمان باش ئەم تارەوتی لە مرافقین پرسی ئەمە چییە ئیتیصال ناکەوتیان بۆ حیمایەتم حیمایەت بۆ چی من تارە بۆ حیمایە مەکە خۆ من تارە ناقەسم کە ئەگە لە خواریشەوە هینم بۆ دابنێن کەمینم بۆ دامن تارێک فریامەکەوێ ئەڵێ کە گەشتینە ئەو شوێنە لەوێ تەبیعی زەلامێک هات کە نێرایی بەرزانی ڕەحمەتی بوو منی داگر لەگە خۆیانە تی فەرموو ئەو چیم بۆ لای بەرزانی ئەڵێ تارەکە نەما کە چوون گەڕاینەوە چوون تەماش لە هین لە سەرسەنگ لە مەسیفی هین لە سەرفەی قەسری مەلەکی لێ بوو بەدەست پێشمەرگە بووە کاتە تی لێ کە چوون بەرزانی ڕەحمەتی هات لای یەکتریمان ماچکە تەمەن دۆست بوو هەتاوەتی ئەو دەمانچەی کە پێم بوو نەیوو دای بنێن طبعا لێ حرس ئاوە بە دەورمانە بوو کەوتینە قسەکردن وتی بە ڕەحمەتی فەرمووی جا ئەو کاتە قسەی مەسەلا بڵێن بە زونزم زۆرەکرا عميل الإنجليزي والأمريكان متآمر انفصالي خائن یەکێ لە وشەکان کە زۆر ناخۆش و ناکرد جەمیل ینی بێسفەت ئەو عەبدولکەریم چاکەی کردووە گەڵیانە تی بەزاری زۆر بە وشت خواوتی من خائینم من ناکرد جەمیلم من بێسفەتم ئەم پیاوە قسەی لە خۆی شێوانە و بە دەستی خۆی هەرچی دۆستە لە خۆی کردووەمانە حاڵی بووی وتی هەتا کراسەکەی لە پیشان ناموتی ئەوە من 3 مانگە ئاو کراسەکەم چەند کردە 3 مانگە من ئاو بەجیانم کەوتەوە من لەم تەمەنە ئەگەر زەرورەت نەبی حەزم لەمەیە زۆر باشە کاک مامۆستاجان من ئەمێ ڕادگرم ببوورە ئیدی لە ساڵی 1962 تۆ ڕاستەوخۆ پەیوەندیەکەی بە ڕیزەکانی شۆڕش و ئەچیتە نێو کاری سیاسیەوە ئەگەر بکرێت زۆر بە کورتی باسی ئەو چۆنێتی بەرزای من دوایەوە کە لە کەرکووک بڵین ئەمر قەزمان دەست و مەجموعەیە بوو لە ساڵی 62 لەمانی ئابا بوو ئاگاداریان کردن ئێمە لەقی خۆمانە بوو حاجی مەجید ڕۆستەم چەرمەگا خۆئافریقا سەلخمان بوو و حین بوو تەمە من کاتبی ئەویش بووم چووکەوان خوێنەوار بوون شاعر بوونوانە لەگەڵیا بووانە منجا لەو پلانە بم کە بم بەڕابر سیاسیوانە ئێمە تر لەگەڵ ئەوانە بووم بڵین لە مانگی هەشتەوە پێشمەرگە بووین هەتاکو تقریبا 66 کە جیابوونەوەکە بووە ئەمە هەر لەگەڵ ئەوا بووم لە 66 تا هەفتە هەر لەگەڵ حاجی مەجیاب بووانە ئێمە طبعا 62 شۆڕش کە من هاتمە دەرەوە پەرێسە نەبوو بەڕاستی پۆلیس یعنی زۆر جێگای ڕێز و تەقدیرن مەخفەرەکان مەرکەزەکان هەمووی تەسلیم بوو مامجلال بەڕەحمە خواتەمەنی دێش کە مامجلال لە ناوچەی سۆرانە بەرزانی لە ناوچەی بادینانە بەڕاستی خەڵقێکی زۆری لەگەڵا بوو شوێنێکی زۆری بەدەستەوە بوو لە ناوچەی سۆرانیشا بڵێن ناوچەی بڵێن مەرکەزی شۆڕتەکانی چوارتا و پێنجێن و ماوەت و ئیتر ئەم مەنتیقانە هەمووی دەورێکی زۆر باڵای هەبوو یعنی دەورێکی باڵای هەبوو لەوەی کە شۆڕشی بەتەواتی شۆڕش بڵاو بوو واسع بوو پەرێسە نەبوو هەر لە زاخۆ تا خانەقین بڵێن سنوێکی زۆیان بەدەستەوە بوو تەنها هینەکان نەبێ بڵێن ئاوا قەزا و شتەکان نەبێ هەموو لەژێر دەستی زۆر باشە مامۆستا بێستون لە هەشتی شوباتی 1963 دیسانەوە کۆتیتایەکی سەربازی لە عێراق ڕوەدات بەڵێ دژی عەبدولکەریم قاسم و ئەو کات عەبدولسەلام عارف دێتە جێگەی ئەو دەبێت سەرۆکماری عێراق ئایا پەیوەندی نێوان کورد و عەبدولسەلام چۆن بوو لەو دەمەیە بەراورد بە سیاسەتی قاسم بەرامبەر بە کورد بەڵام پاش ئەم ناوەڕە وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەرەزان پشوویە گۆرەگرین و دواتر بەردەوام بین